کوفر بە تاغوت ئەمانەیە یعنی ناکرێتەوە بڵێ وڵا پارتی وێچێتی کافرن بەس ئەندامی حیزبەکەش بی مناسریان بی تەئیدیان بکەیت لە خاک فرۆشتن لە خوێن فرۆشتن لە زوڵمکردن لە ئەوانە تەبەن تەکفیری بۆ ناکرێت بە تاغوت ئەمە کوفر بە تاغوت ئەمانە ئەگرێتەوە هەمووی کەوتمان دەربارەی شەیتان شوێنی نەکەوین دەربارەی بتنەی پەرستین ئەنجا بتی فەلسفەیە بتی عیلمە بتی سەنەمە کە بەردە دارە تاشرا و هەرچی شتێک بێ لەو بابەتانە هەوا هۆسی خۆمانە شوێنی نەکەوین ئەنجا یەکێ خۆی کردو بەخوایەکی کە دایان ناوە بەخوا عیبادەتەکان لەناو خەڵکا بڵاوکەن و کە بۆیان بکەن ئەبێ ئەمانە بە کوفر بزانین کابرا عەلەمی پارتی داناوە سوژدا بە عەلەمی یەکێتی داناوە سوژدا بە عەلەمی گۆڕانی داوە سوژدا بە ئەوانەی سوژدەکەیان بردووە بئەعیانیهم کافر ئەوەی بینیمان لە ڕەسمەکانە کە من نایان ناسم تۆ ئەی ناسی فڵانی کوڕی فڵان کافرە پێویستە بە عەلەنیش تۆبەکە بکاتەوە ژناژنیشی لەمارە ناکرێت